بعضی کەس کە گوێ لێ دەگرێ ئیدی ها شتێک لە دڵی داهەیە بە بیری دێتەوە تاهوو. حەیران بەشێکی مێژوو کللتوری گەلی کوردە بەتایبەت شاری هەولێر. من ئێستا لە فستیڤالێکم لە پارکی شانەدەر لە شاری هەولێر. لێرە حەیرانبێژی خۆشەویست و گەنجی شاری هەولێر چاوم پێکەوت ئەویش کە ئاشتی حەزیزە. دەمەوێت هەندێک گفتوگۆ لە بارەی حەیران و حەیرانبێژی لەگەڵ کاک ئاشتی ئاوێنەی بکەم. کاک ئاشتی سڵاوت لێبێ ئەگەر بیت ئێرە سوپاس دەکەم. کاک ئاشتی باکەمزە بۆ پرسیار بکەم جەنابەت گەنجێشی چۆن بۆ حەزت کەوتە سەر حەیرانبێژی لە کاتێکدا ئەو هەموو گۆرانیە هەیە یاخود وەکو گەنجەکان کە گوێگیری حەیران تۆزێک کەمترە ناو گەنجان؟ بەڕاستی تەسیلاتی خانەوادە لەسەر دەکەوێتەوە. من بخۆم بە منداڵی لەگەڵ باپیرەم و داپیرەم و بورێکم ژەم جەڵا پیرەشم دەنج زۆر خۆش بوو هەر حەیرانی دەگوتم بۆ کە لە منداڵەوەیدی ئەوە سەبر و منیش سەبر لەبەر خۆم دەمگوتەوە ئەوانە دوای مەسەلەن لە ڕێ چەند کەسێک گوتیان باش حەیران دەڵێ ئەوانە و لە ساڵی 2010 یەکەم بەرنامەی تەلەڤیزیۆنیمان ئێوارە کۆنسرتێک و بە حەیران و قۆریات لەگەڵ مامەسە نەزمەدین بابەکر ئەوان دەستمان پێگریدی سەبرەوە هاتمە پێشەوە و توانیم بیڵێم لەبەرەوەی بەڕاستی ئەوە بەقدەمی من نەوێ بەدەمی هونەرمەندان و مامۆستایان موسیقی بێ حەیران گوتن لە توانی هەموو کەس دانیە مەسەلەن دەستپێک و هەڵدان و دوابەند و ئەوانی بێنێتەوە ئیدی سەبر تا ئێرەمێن ئەوە گۆرانیش دەڵێن بەڵام هەر حەیران بۆەوە ناسراوم زیاتر. کاک ئاشتی لە حەیرانبێژی بە دەنجی چێ یان بە حەیرانەکانی چێ زۆر سەرسامی گوێ دەگری؟ بەڵێ لەوانەیە کە کۆنەکان و ئەمری خوددان بەجێگەیاندووە خاڵە محەممەد حەسەن حەیران، عوسمان حەیران، خدر حەیران، مام ڕەحمان سیاوی هەزار ڕەحمەت لێ بێتن و لەوانەیە ئێستاش کە دەڵێن زۆر بیان حەیرانەکان حەیرانی باش دەڵێن و هیوای سەرکەوتوشیان بۆ دەخواز. باش کاک ئاشتی تا چەند گرینگە گەنجان بێنە ناو بواری حەیران چکۆ دەزانین یەکێک لە کۆنترین مێژووی کورد حەیرانی تێدا یعنی حەیران بەشێکە لە مێژووی ئێمە تا چەند گرینگە گەنجان بێنە ناو حەیران وتن ئەگەر نەشڵێن هەر گوێ لێ بگرن. بە قورئان وەکو گوێگرتن گەنجێکی زۆرە هەیە حەزی پێەوە گوێ دەگرێت بەڵام وەکو گوتنەوە وەکو گوتم لە توانێم کەس نییە وە زۆر گرنگشە مەسەلەن بتوانین ئەمە ئەو ڕێچکە هونەریە چونکە ئەو شێوازە گوتنەی ئێمە بەڕاستی تایبەتە بە هەولێر ئەها بازنێشی داخراوە ئەگەر بە هەمومان بتوانین هەوڵ دەین ئەو ڕێچکەیە بپارێزن و نێڵم بمرێتن هەر ئەوە بە زوندی بێڵینەوە بەڕاستی مای خۆشحاڵیە هیوامە ئەوەی کە لە توانێدا بێڵێ و بتوانانی حەیران باش بڵێ بێڵێ و جێگە خۆشحاڵیە. دەمادەم کاک ئاشتی بۆ دەنگە خۆشی خۆت حەیرانێکمان بۆ بڵێ. ئارە حەیران دەرێم سبەینە سارە حەیران لەسەر و پەرچەمێ نازار حەیرانەکەی من کەتێ هوردە خوسارە ئاوە لە کاو لە گوندەکەی مەدە بۆ هاوارە سواران سوار دەبوون وڵادەم گۆ پیادە بەغارە ئەیامان و سەدامادەم گۆوە نازار حەیرانەکەی منیان دەبردەوە بە غەدر و بارە کاکلاغی گردی دووری دەنگم نادگاتێ سەید ئەحمەدی ڕەشوانێ سەجارە ئاوا خاوارە هەیهوو باشە ئاشتیەوە هەیوە لە کۆتای دەگوترێ ئەویان چییە؟ وەکو تەشجیعەکە بۆ ئەو حەیران بێژەکەی دەڵێ ها ئیدی خۆشە مەسەلەن یان بعضێک کەس کە گوێ لێ دەگرێ ئیدی ها شتێک لە دڵی داهەیە بە بیری دێتەوە تاهوو.